مۆسا ئەگەر بابەتەکەت وەزت تایبەتیتر بکەین لەو گەنجانەی کە وڵات بەجێ دێڵن یاخود کۆچەکەن ئەمە هەرکەس مافی خۆیەتی لە هەر شوێنێک ئێوە بژی ئێمە ناشینە سەر هۆکاری کۆچەکە بەڵام کۆچەکەن بۆ وڵاتێک بۆ مەملەکەتێک کە بە هەموو معنای جیاوازە لە وڵاتی خۆی لە ئاین لە کەلتور لە زمان لە زۆربەی شتەکانی جیاوازن و گەنجانێک لەوێ بەداخەوە ینی هەردوو دیوەکەی هەیە دوورەکەوێتەوە لە دین بۆ معنایی کە لەو بی ئەوە بژی ئەوەکو ئەوان مامەڵە بکە ئەمە جەنابەت تێبینی چییە لەسەر ئەو گەنجانەی کە دوورەکەونەوە لێرە و بەداخەوە لە دینیش دوورەکەونەوە. خۆی مەوزوعی کۆچ و سەفەرکردن شەرعی بخوای پەروەردگار زەبتی کردەوە بۆ چەند بابەتێک ئەبێ مەوزوعی برسێتی فەقیری تیان نییە چکەم وەما من دابەتین في الأرض إلا على الله رزقها هیچ دابەیەک نییە نەک ئینسان یعنی حەشەراتێک مێرولەیەک شتێک نییە ڕزقی لای پەروەردگارە فەکەیفە بە ئینسانێک یعنی ئێستا خۆمان بێنەوە ئێمە زاوای خەڵکین غەزوورمان هەیە کەس و کارمان هەیە یعنی ئەگە هەر زۆر زۆرش لێ بکەین بەخوا نامرین لە برسا یعنی پەروەردگار وعدی ئەوەی داوە کە ڕزقی هەمومان واسع بکە و ڕزقی هەمومان بدە بەڵام ئیتر بە قەدەری خۆی ئێستا خەڵکەیە لە ئەوروپاژی 5 غەسلی هەیە و گەنجی وای شێ 20 ساڵە لێ توانای نییە بچێ سیارەکەی بشۆرێ وەنیە یخۆم گەنجە لە ئەوروپاشە يعني موضوعي رزق باش كراوه فإن رزق مقسوم وسوء الظن لا ينفع أو جنجيك أتيتا أوروبا دين أقوري أيوه مثلا واخوي درخا على أساس سيفلايز بوا مثلا جنجيتي وادرخا كمن مثلا أميوكو مجتمعاتي أوروبي بجين بخواي خيالت خاو بخواي هتاوكو خود لفروردگار دور خيتو جيانت آلوستربي چكم برايكي أي ناسم وبياوكي ديندار وبرزة وتي ما مۆسا ئێمە وەختی خۆی کە هاتینە ئەوروپا مەسەلەن یعنی شۆخ و شەنگی چیاکان و دارە سەوزەکان و زۆری باران و وامان نەزانی ئەم وڵاتە بەهەشتە بەڵام کاتێک کە هاوسەرگیریمان کرد کە مناڵمان بوو ئەنجا زانیمان چ قوڕێکمان بۆ خۆمان گرتەوە ئەنجا زانیمان ئەمە لە دوو توێی ئەم دیوار و خان و کۆڵانە جوانانە پڕە لە معانات و شتی ناخۆش بۆیە من نەسیحەتی ئەو گەنجانە ئەکەم ئەگەر ئێوە مەسەلەن بەهۆی عدالەتی ئیجتیماعی وڵاتی خۆتان جێ ئێڵن ئەچنە ئەوروپا ئێوە هەوڵتان ئەوە بێ على الأقل شتی چاکی ئەو وڵاتانە فێر بن بنمونە فێری زمان بن فێری ئەو بابەتانە بن کە خوێندن هەتاوەکو مەرحەلەی ڕەنگە بەلاش بێ خۆبەخشانە بێ هەوڵدەن لە خۆتان لە مزگەوتەکان نزیکەنەوە خۆتان لە خەڵکی باش نزیکەنەوە چکۆم برا هەیە مەسەلەن لەو وڵاتانەیە بەدە ساڵ بە 15 ساڵ بەهۆش خۆی نایەتەوە یعنی تەمەنیش ئەڕوا ئێستا تەمەنی 25 ساڵە ڕۆیشتووە بۆ ئەوروپا 20 دایک و باوکی بە 45 لێرە جێشتەوە کاتێکە دێتەوە دایکی نەماوە ئێستا من خۆم هاوڕێی خۆم ملتەزم و دیندارە پێڵێن بۆ سەفەر ناکەڵێ مامۆستا نایەمەوە ڕەنگە چەند بەرنامەش ببینێ بزانێ باسیەوەکەم ئەڵێ مامۆستا بۆ کوێ بێمەوە نە دایک ماوە نە باوک ماوە کەسێک نەماوە کە من بچم دڵم پێی خۆش بێ برایە لە ماڵ خۆیەتی ڕۆژێ دوو ڕۆژەی بینم و تەواو یعنی بۆیە 2-3 ساڵ جارێک دێمەوە ئێوە ئێستاکە هەرەتی گەنجێتیتانە هەرەتی لاوێتیتانە کاتی ئەوەیە کە ئینسان کە چووە ئەوروپا خوای پەروەردگار لەبیر نەکات چکەم لەبیرکردنی پەروەردگار ئینسان خۆی لەبیر ئەکا نەسوا الله فەنەسیەهم ئەو گەنجە کە خۆی لەبیر ئەکا خۆی ئەداتە دەست ئافرەتێکی ئەوروپی لە 10 ساڵی داهاتووە ئەزانێت کە دوو کچی لێ بوو کچەکانی بووە 12 ساڵ لەسەر دین پەروەردە نەبوونە لەسەر عادات و تەقالیدی کورد پەروەردە نەبوونە وە قسەگەلێکی تریش زۆری شەیە مامۆستا یعنی ئەگەر ئێمە باسی ئەو خەم و ناسۆرانە بکەین کە من خۆم هاوڕێم هەیە خەڵکێک ئەناسم لەوێ کە ژیانی پڕە لە مکەسەرات پڕە لە معانات خەڵک ئەناسم هەیەی دەوڵەمەنە بەڵام لەبەر ئەوەی وەختی خۆی جوانی شۆخ و شەنگی ئافرەتێکی ئەوروپی مارەی کردووە و ئێستاکە چۆن بڵێ کورد ئەڵێ ئاو لە شوێن بێڵی نایە دووسێ کچی گەورەی هەیە ناتوانێت بێتەوە دووسێ مناڵی هەیە وەکو ئەوروپی گەورە بێ ناتوانێت بیانهێنێتەوە بەڵام ئەو کەسانی کە چوونەتە ئەوێ لەگەڵ ئافرەتێکی کوردی مسلمانە هاوسەرگیریان کردووە ساڵانە سەفەرەکەن دێنەوە مناڵەکانیان کوردی پارا و ئەزانن دوایە ئێمە خەڵکی ئێرەی خەڵکی ئەوێ نیمان بەڕاستی سەرڕەنگە گەنجێک ببینێ بڵێ بەخوا وانە ئێوە قسەی گەرم و گوڕ ئەکەن بەڵام ئینە غەدەن لناظیره قەریبون بەیانی بۆ ئەو کەسەی چاوەڕێکان نزیکە ئەلەیسە الصبح بقەریب بەیانی نزیک نییە من وعدە دەمە هەر کەسێک لە داهاتووە بۆی دەرئەکەوێ کە لەسەر ڕێگەی هیدایەت نەبێ پەنجەی پەشیمانی ئەگازەوە تەمەنا ئەکەم ئینشاءڵڵا من گومانی خێری شەبم چکە من کە بەو سەفەرانی دێمە بەریتانیا گەنجێکی زۆرە بینم لە مزگەوتەکان
ئەو گەنجانش باعیسی ئەوەن کە ژیانێکی ئینشاڵڵا ئیماندارانە چاوەڕیانەکە وەکو جەنابش دەزانانی ئێمە چی کاتێ دێن ئەو هەموو گەنجە و ئەو هەموو خەڵکە دیندارە ئەوە یەکێکە لەو نیعمەتانە کە دڵمان پێ خۆشە بەڵام ئەوە یعنی ئێمە بە سەدان هەزار گەنجمان هەیە لە ئەوروپا ئێمە ئەوانە ئەبینین تەمەناکەم ئەو گەنجانی لە شوێنەکانی ترن بخزێنە مزگەوتەکانەوە بخزێنە سنتەرە دینیەکانەوە لە ڕێ ئەوێەوە هاوسەرگیری بکەن خەڵکی چاک بدۆزنەوە برای باش بدۆزنەوە چکەم بۆ بێگومان پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمی المەرء عەلا دینی خەلیلی تۆ هاوڕێیەکی مخەدەرات فرۆشتە بێ بگیرەی ناوسیارەکە تۆش بە مخەدەرات فرۆش لە قەڵەمە درێوانی مامۆستا یعنی ئەم شتانە ئینسان سەیری هاوڕێەکەی بکە لەگە خەڵکی باشابی ئوموری باش عایلەی باش خەڵکی چاک هاوسەرگیری چاکیش ئەکەی